کۆبوونەوەی دوێنێ پێشەمە 2/3/2023 لە نووسینگەی بەڕێز کاکوبا تاڵەبانی لە سلێمانی کە لەگەڵ دەستەی سەرپەرشتیارانی ناڕەزایەتیەکانی دەربەنیخان ئەنجامدرا بەشداربووان پێکەوە گەشتە ئەم خاڵانەی لای خوارەوە. یەکەم کۆمپانیا ڕاپێدراو بە ناوی ئارکیتێکت ئەمڕۆ بە نووسراوێکی ڕەسمی ئامادەیی کۆمپانیای ناوبراوی دووپات کردەوە بۆ تەمویلکردنی پرۆژەی ئاوی پاکی خواردنەوە بۆ دەربەنیخان بە بڕی 10 ملیۆن دۆلاری ئەمریکی. دوو بۆ سەلماندنی خاڵی یەکەمی ئەم کۆنووسە لەسەر داوای دەستەی سەرپەرشتیاری ناڕەزایەتیەکانی دەربەنیخان و قایمقامی دەربەنیخان پاش پەسەندێتی نووسینگەی بەڕێز قوبات تاڵەبانی کۆمپانیای ئارکیتێکت خەتاب زەمان بە بڕی 10 ملیۆن دۆلاری ئەمریکی دەداتە ئەو لایەنەیان ئەو لیژنەیەی کە دەستەی سەرپەرشتیاری ناڕەزایەتیەکانی دەربەنیخان دیاری کردوون و دەسڵاتی بەناوکردنی پێداون. سێ کۆمپانیای ئارکیتێکت لەلایەن نووسینگەی بەڕێز قوبات تاڵەبانی ڕاست پێدراوە بۆ بەردەوامبوون لەسەر نۆژەنکردنەوەی هۆڵی نەشتەرگەری بەشیمانەوەی پزیکان نەخۆشخانەی گشتی شەهید تۆفیق لە دەربەنیخان بە پێی مەرجەکانی بەڕێوەبەرێتی گشتی تەندروستی سلێمانی. چوار نووسینگەی بەڕێز قوبات تاڵەبانی و دەستەی سەرپەرشتیاری ناڕەزایەتیەکانی دەربەنیخان چاودێری جێبەجێکردنی خاڵەکانی ئەم کۆنووسەر دەکەن لە کاتی دروستبوونی هەر گرفتێک هەردوو لە کۆ دەبنەوە بۆ چارەسەرێکی گونجاو بۆ کێشەکانی دەربەنیخان. پێنج لە کۆبوونەوەی ڕۆژی 14/2/2023 لە کاتی سەردانی مامۆستایانی ئاینی و پیاوەماقوڵان و تێکۆشەرانی قەزای دەربەنیخان بۆ نووسینگەی بەڕێز قوبات تاڵەبانی بڕیار لەسەر زیادکردنی کاتژمێرەکانی کارەبای دەربەنیخان دراوە و بەردەوام دەبێت بە پێی ئەو بەڵێنانەی کە بە دەربەنیخان دراوە.